ڕۆژ باش دەنگ دەرانی عەزیز و ئەو گەنجانەی کە ئەم جارە ناتوانن دەنگ بدەن. ئەمڕۆ من دانیشتوم قسە لەگەڵ تۆکەم. دیسان وەختی هاتەوە، وەختی هەڵبژاردن. ئەم هەڵبژاردنە جیاوازە لە هەڵبژاردنەکەی پێشوو. هەڵبژاردنەکەی پێشوو هەڵبژاردنی کوردستان بوو. هەمووتان گەرم بوون، خوێنتان گەرم بوو، ویستان دەنگ بدەن. سپاسیشتانەکەین بۆ ئەو دەنگدانە. کوردستان ڕقەمی دەنگدەرانی لە هەموو شوێنێکی تر لە عێراق بەرزتر بوو. من دەستخۆشیتان لێ یەکەم. توانیتان واش بکەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە عام 93% دەنگی زیاد بکە. من سپاستان دەکەم. دەنگی زیاد یعنی خزمەتی زیاتر. ئەم ئینتیخاباتە بەقەر ئەوەی تر گرنگە. مەیەڵن کەس پێتان بڵێ وانە. بۆ گرنگە ئەم ئینتیخاباتە. ئەمە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانە لە عێراق. ئەمڕۆ بەدڵمان بێ بەدڵمان نەبێ زۆر بڕیاری گرنگ و قورس لە بەغداد ئەدرێت. بۆیە زەڕورە پێشەوەی باسی پرۆژە بکەم، پێشەوەی باسی بەرنامە یەکێتیتان بۆ بکەم، داواتان لێ بکەم. ئەم ئینتیخاباتە بەجددی وەرگرن. ئەمە هەڵبژاردننی ئێوەیە. بڕۆن دەنگی خۆتان بدەن، دەنگ بدەن بۆ ئەوەی کە ئیشی پێ ئەکرێت لە بەغداد. ڕەنگە چەند کەسێک هەبێ پرسیارێک بکات، ڕەنگە تۆ پرسیارێک بکەیت، دەنگ بە کێ بدەم. خۆی زانی هەبێ دەنگ بە کێ بدەیت، بەڵام با یارمەتیتان بە. سەری ئەم چەند ساڵە بکەن، یەکێتی چی کردووە و یەکێتی لەکوێیە. مهمتر لەوە کێ لە بەغداد ڕەفیقی هەیە، کێ لە بەغداد ئیشی ئەڕوا، کێ لە بەغداد قسەی ئەخوا. من پێم وایە خۆتان نەزانن لە من باشتر ئەزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئێمە کە شتێک ئەڵێین جێبەجێیەکەین. سودفە نییە عەزیزان کە کێشەیەک هەیە لە سلەیمانی، کە کێشەیەک هەیە لە کوردستان، خەڵک لە دەرگای یەکێتیەدا. کە کێشەیەکی ئەمنی هەیە، خەڵک لە دەرگای یەکێتیەدا. تەلەبەکان کە کێشەیەکیان هەیە لە دەرگای یەکێتیەدا. مامۆستاکان کە مزاهرەکەن کەمانەگرن لە دەرگای یەکێتیەدا. من شتێکی سەیرم بەسەر هات. مامۆستاکانمانیان گرتبوو چوون بۆ لایەن. ژنێکی لێبوو زۆر تۆند بوو، حەقی خۆشی بوو زۆر تۆند بێ. کەسمان ڕازی نین بە وەزعی مامۆستایان. پێی وتم هەر تۆ ئەمەت پێ ئەکرێت. پرسیارێکم نەکرد، وتم دەنگت بەکێدا لەم ئینتیخاباتی پێشتر. پێی وتم دەنگی بەکێدا، دەنگی بە لایەنێکدا. لایەنێکە قسەیان زۆرە و ئیشیان نییە، نە ئیشیان کەمە، قسەیان زۆرە و ئیشیان نییە. پێکەنیم زانی. وتم باشە بۆ ناچی لە دەرگای ئەو بێ. ئەوتی بافڵ بە ئەو ناکرێت. ئێوتم بۆ دەنگی خۆتە سووتێنی. داواتان لێکەم دەنگی خۆتان مەسووتێنن. دەنگ بدەن بە یەکێک، دەنگ بدەن بە حزبێک کە لە مەسئولیەت ڕانەکە، کە نەترسێت لە خەباتکردن، نەترسێت لە شەڕ بۆ حەق و حقوقی ئێوە. زۆر شت دەتوانن بە یەکێتی بڵێن، کەس ناتوانێت بڵێت یەکێتی ئەترسێت. عەزیزان، ئێمە هێزی تۆین لە بەغداد. کەیسەکەی ئێمە لە بەغداد زۆر گەورەترە لە موچە. موچە بەشێکی ئەساسیە لەم کێشە. کێشەی ئێمە کوردستانە، حەق و حقوقی کورد بە یەکەوە ژیانە. سیاسەتێکی نێودەوڵەتیە، سیاسەتێکە کە تێئەگات لەو گۆڕانکاریانەی کە لەم دنیاە گوزەرێن ئەمڕۆ. ساڵێک پێشەستە من پێم وتن چی ڕوودات لە بینی ئیسرائیل و ئێران، بۆم باسکردن نەوت سعری چی لێیە. پێم وتن خەتەریاتەکانی لەسەر کوردستان چۆنە بن. پرسیارێکتان لێ یەکەم، بۆ حزبەکانی تر ئەم شتانە نابینن؟ بەرنامەیان چییە بۆ عیلاجکردنی ئەم شتانە؟ چیتان دیوە کە تازە بێت لە حزبەکانی ترا؟ چ بەرنامەیەکی تازەتان بیستووە؟ یان هێشتا باسی ئەوەمان بۆکەن لەبەر ئەمە دەنگ بە ئێمە بدەن، لەبەر ئەوە یان وعدی سەیرتانە دەنێ ئەمە نەدەنگمان بەرێ گینایمە سیاست ناکەین. کە وەزعەکە قورسە بێت کێچێ بۆ بەغداد؟ کێ ئیشەکانی پێکرێت؟ کێ مەعاشتان بۆ دابی نەکات؟ کێ جوابی میلیشیاتە داتەوە؟ خۆتان باشە زانە کێ خاکی کوردستانی قەت نەفرۆشتووە بۆ هیچ نەیارێک، بۆ هیچ شەریکێکیش؟ کێ دیفاعەکات لە خوشک و براکانمان لە هەر چوار پارچەی کوردستان؟ کێ بەشێکی ئەساسی بووە
لەم ئاشتیەی کە ئێستا ڕووەدات لە بین کوردان هەم لە سووریا هەم لە تورکیا هەم لە عێراق. یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جیاوازە لە یەکێتی نیشتیمانی کوردستانی چەند ساڵێک پێشەستە. یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەمڕۆ ئەو یەکێتیەیە کە هەر ئێوە ویستوتانە. یەکێتیەکەیە کە مام جەلال و تێکۆشەرەکانی لەگەڵ مام جەلال دروستیان. یەکێتیەکە کە بۆ حەق و حقوقی کورد و کوردستان خەباتەکات و شەڕەکات و بۆ دواوە ناڕوات. ئەو یەکێتیەیە کە بەرامبەر تەهدیدێکی عەجیب ئەو های لە شاری کەرکووک کردووە. ئەمڕۆ ئەو کەرکووکە مقارنە ناکرێت لەگەڵ کەرکووکی 4 ساڵ پێشەستە. سەیری هەموو پێکاتەکان کە چۆن بە یەکەوە ئەژین، سەیری پرۆژەکە چۆن بۆ هەموو لایەنێک ئەکرێت. ئەمەیە یەکێتی مام جەلال. ئەمە تەواوکردنی بەرنامەی مام جەلالە. ڕێزەگرین لە ڕێبازەکەی، چاوی لێ ئەەکەین، فێرە بین لێی، بەڵام ئێمە ئەبێ ڕێبازی مام جەلال بپارێزین، بەڵام بەقەر ئەوە گرنگ ئەگەر گرنگتر نەبێت بەرنامەی مام جەلال تەواوکەین. ئێمە چەند لە بەغداد بەقووەت بین، کوردستان جوانترەکەین. چەند لە بەغداد بەقووەت بین، ژیانی ئێوە باشترە بێت. هەدەفی من ئەوەیە ئەو ئازارەی کە ئێوە ئەیبینن مناڵەکانتان نەیبینن. ئەو ئیشەی کە بۆ ئێوە نییە ئیمڕۆ هەم بۆ ئێوە هەبێت و سپەینێ بۆ مناڵەکانتان هەبێت. کوردستانی ئەمڕۆ ئەو شتانەیەوێت کە وڵاتێکی ئەوروپی ئەیەوێت. ئازادیان ئەوێت، ڕێزیان ئەوێت، ئەمنیەتیان ئەوێت کە ئیشت کرد حەقە مەعاشی خۆت وەرگری. کە چوویت بۆ مەکتەب دوای خوێندن ئەبێ ئیشێک هەبێ بۆ تۆ، ئەبێ ئاوت هەبێ، کارەبات هەبێ. ئەم شتانە بەسیتن. سەیرە لای من دوای ئەم هەموو ساڵە هێشتا ئەم شتانە دابین نەکراون. یەکێتی بۆتان دابین نەکات. یەکێتی تاقە حزبە لەم کوردستانە پیرۆزە کە عیلاقاتی لەگەڵ هەموو نەوعێکەیە لە بەغداد. هەموو حزبێک، هەموو پێکاتێک بینمان لەگەڵ هەموو لایەنێک باشە. بۆ خزمەتی ئێوە، بۆ خزمەتی کوردستان، بۆ حەق و حقوقی ئێمە. ئایا کام لایەنی تر ئەو عیلاقاتایی هەیە؟ کام لایەنی تر ئەتوانێت بچێ بۆ بەغداد ئەو شتانە بۆ ئێوە دابین کا کە ئێوە ئەتانەوێت؟ ئەم هەڵبژاردنە زۆر ئاسانترە لە هەڵبژاردنەکانی تر. برادران، ئەمە هەڵبژاردنە تەرکیزی لەسەر بەغدادە، لەسەر عێراقە. کێ ئەتوانێ بۆ ئێوە لە بەغداد ئیش بکات؟ والله وازحە، والله ئێوەش ئەزانن. مەجموعەیەک گەنج هەن، مەجموعەیەکی گەنجی زیرەک، هی دڵسۆز، پڕ لە ئاگر کە ئەمە ئەوەڵین جارە بتوانن دەنگ بدەن. ئەی ئێوە دەنگ بەکێ ئەدەن؟ دەنگ بە لایەنێکی کلاسیکی ئەدەن کە بەشێک بووە لە دروستکردنی کێشەکانی کە ئێوە هاتانە، یان دەنگەدەن بە حزبێک کە تازە بووەتەوە، کە حزبێک کە لەم چەند ساڵە توانیوێتی چەند شتێک بکات بە سیستمێکی مۆدرن، بێ لووت بەرزی، بێ ئەوەی خۆی بە فڕعون و مرعون بزانێ. ئێمە بەشێکین لە ئێوە. ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانین. ماڵە قوڕەکان ماڵی ئێمەن. ئێستش کە ئەگەڕێم لە ناو شاری سلەیمانی، ئەوانەی کە سەلامم لێەکەن و ماچم بۆ فڕێن تاکسیەکانن، پیکاپەکانن، پاسەکانن، ڕۆزڕۆیس و لامبۆرگینیەکان نین. ئەوانە هیچ شوێنێکی ترن. گەنجەکان، خوشک و براکانم، ئێوە دەنگەدەن نە هەر بۆ ئەمڕۆ، ئێوە دەنگەدەن بۆ ئایندەی خۆتان، دەنگەدەن بۆ مناڵەکانتان، بۆ ژنەکانتان، بۆ خزم و کەسوکارتان، بۆ دایکت کە پیرە بێت وەچێتە تەمەنە، بۆ باوکت کە پیرە بێت. ئەو هەموو خزمەتەی ئێوەی کردووە. ئەم شتانە ئێوە ئەبێ لە چاوتان بێت. حەزەکەم بە دڵێکی سافەوە، بە مێشکێکی سافەوە بڕۆن دەنگ بە ئەو لایەنە بدەن کە باوەڕتان بە قسەکەیەتی، کە باوەڕتان بە ئیشەکانیەتی. کێ ئەتوانێت یەک ڕێزی عێراق بپارێزێت؟ داوا لە کێ ئەکرێت یەک ڕێزی عێراق بپارێزێت؟ لە چه حزبێک؟ ئەو حزبەی کە هەموو جارێک ئەچێت کێشەکانی بین کوردستان و عێراق حەلەکات، یان لایەنەکانی تر کە یان خۆیانە دزنەوە لە مەسئولیەتەکە، یان ئەوانن کە موشکلەکەیان دروست کرد. خۆتان باشە زانن جوابی ئەم پرسیارە چییە؟ هەڤاڵانی عەزیز، بەداخەوە چەند لایەنێک پشتیان گرتووە بە ئەم وڵاتە و ئەو وڵاتە. کێشەکانی عێراق بە ئێمە حەلەکرێت،
بە کورد، بە عێراقی، بە یێزیدی، بە تورکمان، بە کریستیان، بە هەموو پێکاتەکانی عێراق. بۆ خۆمان دوورەخەینەوە بۆ ئەم لا ئەگەڕێن و بۆ ئەو لا ئەگەڕێن. ئەوەی عێراق پێویستێتی ئیمڕۆ بەرنمەیەکی نیشتیمانیە، بەرنمەیەکی عێراقی. عێراق پیاوی هیچ لایەک نییە. عێراق بێ پیرۆزی بەخۆی ببینێت. عێراق لە بیری نەچێت چەند گەورەیە. عێراق لە بیری نەچێت کە ئێمە مافماتیکمانە خوێند، کە ئێمە خەڵکی عێراق بە حەریرەوە ئاهاتوە گەڕا. هەندێک لەم وڵاتانەی دەوروبەرمان هێشتا لە ئەشکەوتا ئەژیان. بەشێکی خەباتی ئێمە لە عێراق ڕێزگرتنە لە دەستوری عێراق. ئەو دەستورە ئێمە نووسیمان هەموو بەیەکەوە. هیچ وڵاتێک لە دەرەوە پێویستی نەکرد یارمەتی ئێمە بات. عیلاجەکەشی پێویستی بە ئێمەیە. دەستوری عێراق هەموو کێشەکانی ئێمە بە دەستوری عێراق عیلاجەکرێت و حەلەکرێت. ئێمە ئەبێ بۆ ئەوە خەبات بکەین. لە مادەی 140ەوە تەحەق و حقوقی پێشمەرگەکانمان هەمووی لە ناو دەستوری عێراقە. دەستوری عێراق دەستورێکی پیرۆزە. مێنیو نییە لە مەطعەمێک ئەمەی هەڵبژێری و بەدڵت بێ و ئەمەی هەڵبژێری و بەدڵت بێ. نەخێر، دەستوری عێراقە وەکو خۆی جێبەجێکرێت. هەڤاڵانی عەزیز، موشکیلەی موچەمان هەبوو جێبەجێمان کرد بۆتان زۆر بەپەلە. ئەوە کافیە؟ نەخێر کافی نییە. بەشێکی ئەساسی بووین لە کردنەوەی بۆری ناوتەکە، بەس ئەوەش کافی نییە. ئیشمان زۆر ماوە برادران. عەزیزان، ئەم ئیتفاقانە بێ کۆنکریتی بن، نابێ بە جەوی ئەم و ئەو بە مودی ئەم و ئەو تێک بچن. هێزی پێشمەرگە بێ وەکو سوپای عێراقی لێبێ، ئەبێ مەعاشی خۆی هەبێ، ئەبێ هەموو ئیمتیازێکی هەبێ کە ئەوان هەیەە. هێزی ئاسایشمان، پۆلیس، هەمووی وەکووە. سەیری سعودیە بکەن هەڤاڵان. لەم چەند ساڵە چی کردووە سعودیە؟ خۆی دوورە خاتەوە لە نەوت. شێت بوونە سعودیەکان؟ نەخێر. باشە زانن ڕۆژێکیت نەوت نامێنێ. کەس ئەم شتانە باسەکە لەگەڵ ئێوە. بەرنامەیەم لایەنانە چییە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی هەیە بۆ ئەم شتانە. لە تەکنۆلۆژی سنتەرەوە، لە ئایەوە، لە ڕینیوبل ئەنەرژیەوە چەندین بەرنامەمان هەیە کە لە ئێستەوە ئەگەر دەستی پێ نەکەین لە دوای بارانبارین چەترمان ناوێ. زانم پرسیارێک هەیە زۆر لە منەکرێ بۆ حکوومەتی کوردستان دانامێزراوە. دووپارەیەکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەدەفی خزمەتکردنی ئێوەیە. من وعدمدا بە ئێوە بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان، بە ناوی حزبی شەهیدان، بە ناوی حزبی مام جەلال و تێکۆشەرەکان، ئێمە چەند وعدێکماندا بە ئێوە تا من قەناعەت نەکەم بەو پۆستانە و بەو ئیتیفاقانەی کە لەگەڵ لایەنەکانی ترەکرێت بۆ دروستکردنێکی حکوومەت، تا من قەناعەت نەکەم کە ئەم حکوومەتە جیاوازە بێت لە حکوومەتەکەی تر، کە ئێمە نەتوانین وەکو پێویست وعدەکانی خۆمان جێبەجێ بکەین، دڵنیا بن دروستکردنی حکوومەت هەر تاخیرە بێت. گلەیی مەکەن، سوپاسمان کەن کە وەکو لایەنەکانی تر هەر قسەتان بۆ ناکەین و درۆتان بۆ ناکەین و وعدتان نادەینێ کە قەت بەرنامەمان نییە جێبەجێ بکەین. من دووبارەیەکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە وعدێکیدا جێبەجێیەکات. قەت ناچینە ناو حکوومەتێک کە نەتوانێت خزمەتی ئێوە بکات و خزمەتی ئەم لایەن ئەولا بکات. نایکەین. یەکێتی هەر لەم 3 ساڵە چەندین جار عێراقی دوورخستووەتەوە لە کێشەی زۆر گەورە، لە ڕشتنی خوێن. یەکێتی و ڕەفیقەکانی یەکێتی بوون کە توانیان وا بکەن کە دەوروبەرمان ئاگری تێبەر بوو، پریشکەکەشی بەر ئێمە نەکەوت. یەکێتی نیشتیمانی کوردستانە کە 3 شەمە لە واشنگتنە و 5 شەمە لە تارانە. یەکێتی نیشتیمانی کوردستانە کە جومعە لە مۆسکۆیە، 2 شەمە لە بەریتانیایە. ئەمە حزبەکەی مام جەلالە، ئەمە ڕێبازەکەی مام جەلالە. هەڤاڵانی عێراق، هەڤاڵانی بەغداد، هەڤاڵانی مووسڵ، هەڤاڵانی شەنگال، خوشک و برای شیعە و سوننەکانمان، کریستیانەکانمان، تورکمانەکانمان، ئێمە حزبی مام جەلالین. کریستیان بیت، تورکمان بیت، شیعە بیت، سوننە بیت، ئێمە بە یەک چاو سەیرتانەکەین. هیچمان ناوێ لە ئێوە بێجگە لە خزمەت. کەس نەزانێ ئێوە ئەزانن چ لایەنێک چ پرۆژەیەکی وەرگرتووە لەم چەند ساڵە، چ لایەنێک چ پارەیەکی خواردووە لە بەغداد لەم چەند ساڵە.
ئەرێ قەت بیستوتانە یەکێتیشتی وا بکە نەخێر و قەت نایبیستن سەیری کەرکووکەن وەزعی کەرکووک ئمڕۆ چەند جیاوازە پێکاتەکان چۆن بە ئاشتی ئەژی هەدەفی ئێمە بۆ هەموو عێراق ئەوەیە چەند عێراق بەقووەت بێ ئێمە ئەوەنە دڵمان خۆشە بێت چەند عێراق بەقووەت بێ ئەوەنە کوردستان بەقووەتە بێت چەند کوردستان بەقووەت بێت ئەوەنە عێراق بەقووەتە بێت ئێمە خوشک و برای یەکترین پێویستمان بە ئەوە نییە بۆ خوشک و برای تر بگەڕین لە دەرەوەی وڵاتەکەمان با عیلاقاتمان هەبێت لەگەڵ هەموو لایەک با عیلاقاتمان باش بێت لەگەڵ هەموو وڵاتێک ئێمە ئەومان هەیە بەڵام ئەوەی زەرورە ئیمڕۆ دووبارەیەکەمەوە حرەکەیەکی نیشتیمانیە ئیراکی ناشنەلیزم دوور لە تەداخلاتی ئەملا و ئەولا عێراق بۆ عێراق عێراق بۆ عێراقیەکان کورد بۆ کوردستان و هەموو بەیەکەوە بۆ هەدەفێک کە ئەم عێراقە بۆ پێشەوە بڕۆین ئەم عێراقە پیرۆزە کە ماسماتیکس دەرمان ئەسترۆنەمی هەمووی لێرە دروست بوو بۆ ئەوەمان لە بیرەچێتەوە ئێمە زۆر گەورەترین لەوەی کە خەڵک تەسەووڕیەکات وازەحتر بیڵێم ناوەندی بڕیار ئەبێ لە ناو خۆمان بێت ئەبێ لە ناو کورد و عەرەبا بێت لە ناو شیعە و سونا بێت لە ناو تورکمان و یێزیدی بێت لە ناو براو عەزیزەکانی کریستیانەکانمان بێت ناوەندی بڕیار ئێمەین هیچ وڵاتێکی تر نییە هەڤاڵان دوو جار پێم وتون دوو جاری تر ئەشیا هێنمە بیرتان دوو جاری تریش ئەیڵێم هەر یەکێتی ئەتوانێ وەکو پێویست شەڕ خەبات بۆ ئێوە بکات تەنوێ بزانن دەنگ بەکێ بدەن دەنگ بە یەکێتی بدەن لیستی 2-2-2